ئێرە تایگەرتاونە گەورەترین هۆڵی داخراوی یاری و شادی بۆ مناڵان لە ناو شاری نیشتە جێبوونی بەرزایەکانی سلێمانی کە لەلایەن کۆمپانیای مایە سەربەقەوان گروپ خاوەندارێتیەکە. ئەم شوێنە هاوشێوەی هۆڵی داخراوی یاری مارکەی سویدی لۆسی لاکران دروست کراوە کە لەسەر ڕوبەرێکی فراوانە زۆرێک لە یاریەکانی تێدایە کە ڕەچاوی پێوەرە ستانداردە جیهانیەکان کراوە لە ڕووی سەلامەتی و لە ڕووی تەندروستی و هەروەها لە ڕووی ئەو پێویستیانەی کە پێویستە بۆ مناڵ لێرە یاری بکات. لە تەمەنی 2 ساڵ هەتا 14 ساڵ مناڵ دەتوانێت لێرە کاتەکانیان بەسەر بەرن. ئەم شوێنانە تایبەت بە مناڵ بە تایبەتی ئەم شوێنە کە تکڕای مرجەکانی سەلامەتی تێدایە و هەموو تەمەنەکانی مناڵ یاری تایبەتی خۆی بۆ دابین کراوە. گرنگە ئەم شوێنانە هەبێت کە مناڵ پێویستی بەوەیە کە ئەو تاقەی کە تایەتی لە ڕێی یاریەکی تەندروستەوە بەتاڵی کاتەوانێ.